سڵاتان لێبێم کاتتان باش بنەران لاڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ جارێشتر لەگەڵتانین لە میانەی بەردەوامیمان لا گفتوگۆکردن لەبارەی پرسی دەستوری هەرێمی کوردستان لە ئەمڕۆدا. لە سروبەندی ئامادەکردنی دەستوری هەرێمی کوردستان پەیوەندی ئاین و دەوڵەت لەم دەستورە چۆن ڕێک بخرێت، بۆچی شوێن و پێگەی ئاین لە دەستور و وڵاتانی ئیسلامی هەمیشە جێگای مشتومڕ و ناکۆچیە. لێکەوتەکانی دووبارە جێگیرکردنەوەی بنەماکانی شریعەتی ئیسلام لە دەستوری عێراق بۆ ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان چین لەسەر ماف و ئازادیەکان لایەنە سکۆلار و چەپەکان چ جێگرەوەیەکیان بۆ ئەم بابەتە هەیە، بۆچی لایەنە ئیسلامیەکان دژایەتی بێلایەنی دەوڵەت لە پەیوەست بە ئاین و سیستەمی علمانی دەکەن، ئەی بۆچی لایەنە دیموکراسی خواز و سکۆلاکان مەترسیان لە جێگیرکردنی بنەماکانی شریعەتی ئیسلام وەک سەرچاوی سەرەکی یاسادانان و حکمە نەگۆڕەکانی ئیسلامەیە. ئەی ئەگەر لەم ڕەشنووسی دەستورە بنەماکانی شریعەتی ئیسلام جێگیر نەکرێت وەک سەرچاوی سەرەکی یاسادانان، هەڕەشە و مەترسی لەسەر ئاینی ئیسلام و باوەڕداران دروست ناکات، پرسیاری تر و کێشەی تر دێتە پێشەوە، ئەویش ئەوەیە حکمە نەگۆڕەکانی ئیسلام چین، چۆن دەستنیشانی حکمە نەگۆڕەکان بکەین. زەمانەتێکی هێزێکی توندڕەوی ئیسلامی هاوشێوەی داعش کاری تیرۆرەکانی خۆی بە حکمی نەگۆڕی ئاینی نەناسێتن و تەفسیری دەقەکان بە پێی بەرژەوەندی سیاسی و دابەشبوونی هێزەکان نەکرێت. ئەی چ زەمانەتێک دروست بکرێت بۆ ئەوەی هاوڵاتیان ممارەسەی مافی ئاینی و نائاینی خۆیان بکەن لەم ڕەشنووسی دەستورەدا. کارەکانی لێژنەی ئامادەکردنی دەستور بەکوێ گەیشتووە لەم دۆخەدا. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان حاکم نەمرکەچۆ ئەندامی لێژنەی ئامادەکردنی دەستوری کوردستان و هەروەها دانادارە حوسێن ئەندامی لێژنەی ئامادەکردنی دەستور لە فراکسیۆنی کۆمەڵ، دکتۆر کاوە مەحموود جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حەزبی شوعی کوردستان کارسێکیان ڕاستەوخۆ لەگەڵمان لە سوودەکارمان لە شاری هەولێر و هەروەها میوانانمان کوێستان محەممەد ئەندامی لێژنەی فراکسیۆنی گۆڕان زەناویشیان لە سوودەکانمان لە شاری سلێمانیەوە، دکتۆر شێرکۆ کرمانز نووسەر و مامۆستای زانکۆی ئۆتارە لە وڵاتی مالیزیا کە لە ڕێگای سکایبیشەوە دکتۆر لەگەڵمانە بە خراپنی میێنان بکەم و ئەم کاتتان باش و گەلک بەخێربێن. و هەروەها دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئێمە لە میانەی زنجیرێک بەرنامە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین و کات هەوڵە دەین بە هەر یەکێکتان بە پێی توانە بدەین. کاک دانا لای جەنابتەوە دەست پێ یەکەم، بۆچی مەسەلەی پرسی ئاین لە دەستوری وڵاتانی ئیسلامی هەمیشە بۆتە جێگای پرسێکی ناکۆچی و مشتومڕی زۆری خستۆتەوە؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە هاوڕێکان مەکەمەوە تەواوی بینەرانی بەڕێز. ئەم پرسە من وای نابینم وەکو جەنابتان کە پێگەی ئاین لە ناو دەستوری وڵاتانی ئیسلامی بوو بێتە گرفتێکی سەرەکی یانیشێک بێ لەو گرفتانە. ئەم باوەڕم وایە کۆمەڵێ پرسی تر هەیە لە ناو نووسینەوەی دەستوری ئەم وڵاتاندا بۆ خۆی کێشەیە، وەکو تەفسیری سیستەمی حکوم، وەکو ئیشکالی هاوڵاتی بوون، وەکو دابەشبوونی ماف و ئازادیەکان کە زۆرترینی هاوڵاتیان هەڵگری ئەم ماف و خەسەتە سەرەکیانە بن کە ئەمانە بەسێتەوە بە دەستورەکەەوە، چونکە ئەگەر دەستور سیستمێک بۆ ڕێخستنی نظامی حکم و دابشکردن و فەسڵی بینی سڵوتات دەسەڵاتەکان جیا بکەینەوە، بەڵام تەعاون و هاوکاریان هەبێ و تعریفی سیستمی سیاسی بکە، بەڵام بە دیوێکی ترا دەبێت ماف و ئازادیەکانی تاک دەبنی بکە. من وەکو تاکێک لەم کۆمەلگایانە ئەمە دەم بەسێتەوە دەست پێگەی ئاین لە دەستورە کاریگەری لەسەر ماف و ئازادیەکانی تاک نابێ بە هیچ شێوەیەک. پێگەی ئاین نەک لە دەستوری وڵاتانی ئیسلامی، لە دەستوری زۆرێک لە وڵاتان ئاماژەی پێکراوە، دەتوانی بگەڕێەوە سەر دەستوری مالیزی، دەتوانێت بگەڕێەوە سەر دەستوری نەرویج. زۆر باشە ئاماژە بە ئاینی زۆری نەکراوە، تەنانەت بە مەذهبی زۆری نەشکراوە. زۆر باش. کاک شێرکۆ کرمانز دێمە لای جەنابتان، تێگەیشتنی ئێوە چییە و هاوڕای لەسەر ئەم تێگەیشتنی کاکدانا لەبارەی ئەوەی کەوتی مەسلەی دین لە وڵاتان لە دەستوری وڵاتانی ئیسلامی ئەو ناوچەیە نەبۆتە کێشاوی ئەوەی بۆتە کێشا ماف و ئازادیەکانە و پێشی وابوو کە پێگەی ئاین لە دەستور هیچ لێکەوتێکی نابێت لەسەر ماف و ئازادیەکان. هەڕای کاکدانم لەوەیدا کە تاکە کێشە پێگەی ئاین نییە لە دەستوردا، کۆمەڵە کێشەی دیکە هەن کە دەستور دەبێت مامەڵە لەگەڵ دابکە و چارەسەریان بکاتن، بەڵام بوونی ئاین وەک سەرچاوەیەک بۆ یاسادانان کۆمەڵێک کێشە
بۆ هەر دەستورێک دروست دەکاتن کە بێ وڵاتێکی مەدەنی کە لەسەر بنەمای هاوڵاتی بوون و یەکسان بوون دابمەزرێنێ دروست دەکاتن. با من یەک دوو خاڵ بڕوونکەمەوە. من پێم وایە لە دەستوری وڵاتاندا بەگشتی لە دەستور لە پرۆژە یاساکەی هەرێمیشدا باس لەوە دەکات کە با بڵێن گەل سەرچاوی دەسەڵاتە. هاوکاتیش دەڵێ بنەماکانی شریعەی ئیسلام سەرچاوی سەرێکی یاسادانان. من پێم وایە ئەم دوو بڕگەیە ناکۆکن و دژایەتیەکی دەکەن، چونکە کاتێککە گەل سەرچاوی دەسەڵات بێ کەواتە گەل دەبێ یاسادانەریش بێ، یان نوێنەرەکانی گەل یاسادا بنێن. بەڵام کاتێک کە شریعەت یا بنەماکانی شریعەت دەبن بە سەرچاوی یاسادانان، ئەو کاتە ئەوە گەل نییە کە یاسادادنێ، ئەوە فقهەکانن کە یاسادادنێن، یان ئەوە کە کۆمەڵێک سەرچاوی نووسراون کاتی خۆی ئەمانە دەبن بە سەرچاوی یاسادانان. ئەمە پێگەی ئاین چ لێکەوتێکی دەبێت لەسەر ئاستی پێگەی ئاوێن لە ئاین لە دەستورە چ لێکەوتێکی دەبێت لەسەر ماف و ئازادیەکان؟ من پێم وە کاتێک کە بنەماکانی شریعەی ئیسلام دەکرێن بە سەرچاوەیەک بۆ یاسادانان، ئەوە مانای ئەوەیە کە هاوڵاتیان لەسەر بنەمای هاوڵاتی بوون مامەڵەیان لەگەڵدا ناکرێت، بەڵکو لەسەر بنەمای ئاین واتە مسلمان بوون و ئێزیدی بوون و کریستیان بوون و کاکەی بوون و شەبەک بوون مامەڵیان لەگەڵدا دەکرێت. ئەو کاتەش کە تۆ لەسەر بنەمای دین مامەڵە لەگە هاوڵاتی دەکەی، ئەمە دەوڵەتێکی هاوڵاتی دامەزرا و لەسەر چەمکی هاوڵاتی بوون دانامەزرێ، بەڵکو دەوڵەتێکدا دەمەزرێت کە لەسەر بنەمای دین مامەڵە لەگەڵ کەسەکان دەکات. کاتێک کە بنەماکانی شریعەی ئیسلامی دەکرێن بە سەرچاوەیەک بۆ یاسادانان، کاکی ئەوە نایەکسانی ژن و پیاوی لێ دەکەوێتەوە، چونکە ئێمە هەمومان دەزانین کە ژن بە پێی شریعەتی ئیسلامی مافی یەکسانی لەگەڵ پیاودا نییە. هاوکاتیش من پێم وایە کە بە پێی شریعەتی ئیسلامی خەڵکانی سەر بە ئاینەکانی دیکە و پەیڕەوانی ئاینەکانی دیکەش مافی یەکسانیان لەگەڵ مسلمانەدا نییە. جا کێشەکە خۆی لەوەیدایە کە مەسەلەن کە ژن نایەکسان دەبێ، کە کاتێک کە فقی ئیسلامی دەبێ بە سەرچاوەی یاسا، ئەمە یەک ناگرێتەوە لەگەڵ خودی گەشەی گۆڕاوی کۆمەلگاکان، چونکە کۆمەلگاکان بەردەوام لە گۆڕانتان. کاتێک کە تۆ شتێک دەکەی بە سەرچاوی یاسادان کە خودە گۆڕە، ئەو کاتی لە جەوهەری سروشتی گۆڕاوی کۆمەلگاکان دەکات. زۆر باشە دکتۆر، دەگەڕێمە وڵات دەسمەلای کوێستان محەممەد ئەندامی لێژنەی ئامادەکردنی دەستور کە ڕاستەخۆ جەنابیشان لە ڕێگای سوودەکامە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. هەوڵەدەین کاتەکە زیاتر لەم بەشە بدەینە کوێستان خان لەبەری تەنیا لە بەشی یەکەین بەرنامەکە لەگەڵمان دەبێ. کوێستان خان سلااو دەبێ و ئەم کاتتان باش. تێگەیشتنی ئێوە چییە لەبارەی ئەم مشتومەڕێی سەبارەت بە پرسی ئاین لە دەستوری هەرێمی کوردستان دەکرێت؟ بە تایبەتی جەنابتان وەک ژنێک کە لە کاتێک ئێمە قسە لەسەر ئەم پرسە دەکەین، هەڵە نەبم کاتێک لە خولی ڕابردوو جەنابتان لە خولی پێشووتر ئەندامی پەرلەمان بوون بەهۆی پێگەی ئاین لە دەستوری عێراقەوە قبوڵ نەکرا کە مەسلەی فرەژنی بەم بیانوە باتەن قەدەغە بکرێ. ئێوە چۆن سەری ئەم بابەتە دەکەن؟ بەڵێ سپاس بۆ ئێوە و سڵاو لە میوانە بەڕێزەکانە. دیارە ئەو مشتومڕێی کە ئێستا هەیە لە ناو لیژنەکەمانە، ئێمە 8 سەعات گۆمان کردووە لەسەر مەسلەی مادەی 11 کە تایبەتە بە ئاین. من بۆ خۆم پێم وایە پێویستە بەم شێوەیە دەقەکە بنووسێت. ئاینی ئیسلام ئاینی زۆرینەی خەڵکی کوردستان و پێویستە ڕێزی لێبژیرێت، و ئاینەکانی تریش وەک مەسیحی و ئێزدی و ئەوانی تر ئەبێ ڕێزیان لێبژیرێ و ئازاد بن لە بەڕێوەبردننی سروتە ئاینەکانی خۆیان. نقطە تا ئێرە پێم وایە ئەمە بەلای منەوە بەش تەواو لێرە مادەکە کۆتایی پێبێت. من بۆ خۆم سەیری زۆرێک لە دەستوری وڵاتە ئیسلامیەکانم کردووە، بەشێکیان هەر نووسیویانە ئەلئیسلام دینە دەولە، یا ئەنووسیویانە ئیسلام دینە دەولە، و دوای ئەوەش ڕێز لە ئاینەکانی کە ئەگرێت. کوێستان خان بۆچی ناکۆکن ئێستا؟ بۆچی لایەنە مەدەنی و سکۆلارەکان دیموکراسی خوازان مەترسیان لەسەر جێگیرکردنی ئاینی ئیسلام وەکو سەرچاوەی سەرەکی یاسادانان هەیە؟ بەڵێ دیارە هاوڕێکانی کەم داکۆچی لەو دەقەکەن کە لە دەستوری عێراقیە هەیە کە ئەڵێت ئاینی ئیسلام
سەرچاوەیەکی سەرەکی یاسادانانە دواتریش نابێت هیچ یاسایەک دابرێت دژ و پێچەوانەی ئەحکامی شریعەتی ئیسلامی بێت و نابێت دژ و پێچەوانەی دیموکراسی و مافی مرۆڤ و ئەوانە بێت. کێشەکە لێرەیە یەکەم ئێمە پێمان وایە ئاین نابێت تێکەڵی سیاست کرێت. دووەم بەو ئەزمونەی کە لە چەند ساڵی ڕابردووە لە عێراقا هەبوو تێگەیشتوین کە ئەم دەقا و ئەم خاڵە دژ و پێچەوانەی کە هەیە لە ناو ئەم مادەیە وای کردووە کە لە عێراقا زۆر لە یاساکان دەرنەچێت و ببێت کەوتنی محکەمەی دەستوری و ئەو تسەی کە هەیە لەلایەن هەنێک لە ڕێکخراوەکان و لەلایەن ژنان بە تایبەتی پەیوەندی بەوەوە هەیە کە ئەو بەڕێزانە داوای ئەوەکەن کە ئەو یاسانیدا ئەندێن نابێت دژ و پێچەوانە بن لەگەڵ ئەحکامی شریعەتی ئاینی کە ئەمە وەکو خۆت ئاماژەت بۆ کرد تەفسیری جیاجیا هەڵەگرێت. تەفسیری دەقە ئاینیەکان بەلای کەسێکی یەکگرتووە زۆر جیاوازە لەگەڵ کەسێک کە کۆمەڵی ئیسلامیە و زۆر جیاوازترە لەلای یەکێک کە بزوتنەوەی ئیسلامیە یایکێکی توندڕە و کەیت ئەم دەقانە شی ئەکاتەوە کە ڕوونکردنەوەیان دژ و پێچەوانەی ماف و ئازادیەکانە بێت بە تایبەتی هینی ژنان لەم ڕۆژەوە لە شێستان پرسیارێک دێتە پێش لایەنەکان ئێستا لە دەستوری هەرێمی کوردستانە ئەم لایەنەکانی تر ئەم تێگەیشتە ڕوونەیان هەیە کە وەکۆی ئێمە دەزانین لە مسوەدەکەی پێشتر بەهۆی دانوساند و بەرژەوەندی سیاسی مادەی شەشەکەی ئەو مادەی لە دەستوری عێراق بوو هات لە مادەی شەش کۆپی پێستکرا و هەندێک تەنازولاتی بوو وەکو مەسلەی لە چوارچەوەی دەستکەوتی حزبی بەرژەوەندی حزبی مامەڵەی لەگەر کرا. ئەم مامەڵەیە دەکرێت ئەم جارش لەگەڵ ئەم بابەتێکی وەها گرنگ بکرێت؟ بەداخەوە خۆت ئاماژت بۆ کرد لیژنەی نووسینەوەی دەستور لە خولی پێشووە مادەکەیان دەقەکەیان ئاوا داڕشتە بوو ئاینی ئیسلام ئاینی زۆرینەی خەڵکی کوردستانە و ڕێزی لێگیرێت و هیچێکە لە سەرچاوەکان یاسادانان نوختەلەوە زیاتریان نەنووسی بوو. بەڵام دیارە ئەو کاتە بەڕێزان لە بزوتنەوەی لە یەکگرتوو هەروەها کۆمەڵی ئیسلامی بڕیاریان نابوو دەنگمێن بەم دەستورە. بەڵام دوجار شەوێک پێش ئەوەی کە دەستور بهێنرێتە پەرلەمان بۆی دوو لەسەر سێ دەنگی پێبات سەرۆکی هەرێمی ئەو سابە بێگەڕانەوە بۆ لیژنەکە خۆی دەستکاری ئەم مادەی کردبوو پرسیارەکە لێرە عێراقی لەنا بۆ ئەوەی دەنگی پێبات. من پێم وایە بەڵێ ئێستا لەم دۆخە مەترسی ناکرێت کە بەهۆی دەوترێ لە هەرێمی کوردستانە ململانی سیاسی بە جۆرێک بابڵێن بە ئاراستەیە کە دەڕوا کە پەیوەندی بە ململانی فکر و شەڕی فکریەوە نییە بەڵکو هەندێک جار دەستکەوتی حزبی بەرژەوەندی تەسشی حزبی ئاراستەی ململانیەکان دیاری بکە. لەم دیدگایەوە پێشبینی ناکەن ئەم جارە شەمان سیناریۆ دووبارە بێتەوە؟ هیوادارم وانە بێت بەڵام ئەگەری ئەوە هەیە بۆ ئەو ئەگەرە هەیە لەبەرەوەی ئەو یاسایی پەرلەمان دایناوە بۆ ئامادەکردنەوەی دەستور ئەو مادەی جێگیر کردووە کە ئەم دەستورە بە سازان ئەنووسێت واتە لەسەر ئەم مادەیە ئەگەر لایەنێک بۆ نمونە یەکگرتوو یان کۆمەڵ یان پارتی یان یەکێتی هەر یەکێ لەو لایەنانە هاوڕانە بێ لەگەڵ ئەم مادەیە دەستورەکە لێرە تەعتیلە بێت. بۆیە کێشەکە لەو سازانەیە کە ئەبێ هەموو لایەنەکان ئەم مادەیەیان قبول بێ ئەنجا تەسبی دەکرێ و ئەنووسێ ئەگەر نا تەعتیلە بێ دەستورەکە. بۆیە بەهۆی ئەمەوە ئەگەری ئەوە هەیە کە هەنێک تەنازولات یا هەنێک ڕێکەوتن بکرێت بۆ ئەوەی سازان بکرێت لەسەر دەستورەکە بۆی مادەکە تێبڵێ بەدەر ئەنجام هەندێک لەم ڕێکەوتنانە چێستان خان دەگەڕێمە وڵات هەندێک جار هەندێک لەم ڕێکەوتنانە لەسەر حیسابی ماف و ئازادیەکان نابێ ئەمە یەکێکە لەو پرسانەکە دەگەڕێمە وڵات کاک حاکم نەمر ئێوە مەترسی ئێوە چییە لەبارەی بوونی ئاینی ئیسلام بە سەرچاوەی سەرەکی یاسادانان و هیچ یاسایەک دەرنەچێت کە دژی حکومە نەگۆڕەکان بێ؟ یعنی مخاوفی ئێوە چیە لەم بارەیەوە؟ ئەولی سوپاسیا تەلەڤیزیۆن لا ڕێگات و کارمەندانی توێ و
وريزو سلاف وهفالت من الدانشتي والاتصال بيتكلم براسيبو ما وكو دستور شتكي قالك جرين زانن في وفاق قناغي بكردستان بتايبتي كردستان قناغي كم يجويد تشت وبرو دولة بوني تشت و بيويستا كردستان الدستور خبو آماده بكت بله وهر الولايات كي بالدستور تقريبا معناه استقرار تدنينا وهكذا الدستور هذا دولتك مؤسساتي دولتك ديمقراط خواص دولتك فصل السلطات دولتك مافو آزادي حمو خلق ديتيدت باريس تيبن دستور ما كردستاني بشوي كي هات الدانان براسي هكام بين شكل دولتي او شكل كيان ما كرديه فيغا امش قواري هرمي درباز بوين امد بيجن كيان دستور ما فيغا ام بيجن جمهوريه رئاسيه برلمانيه سماتت في كيانيتشنا سماتت في تعدد بينما تعدديه حزبي فريا اوليو وفصل السلطات وتداول السلمي للسلطه وحقوق وحريات وتشتيوانا وايك سماتي هري اساسي دوله الدستوري بافيغا بشويكي مدني ما عنوانك مدني دا في دستوري مدنيه في دستوري بشكل رايها منا كوكت بتلقى توجهات الديني الاسلامي شنقول محمود زانن اگر دستوري مدني بدنا خاص بالدستوري ما ماده كيف تاكيد كتكو دستوري مدنيه وقت الدستوري مدني بد معناه ما بفيت منافت الدين تقريبا دي بشكل ايش سياستي دور بت فيت دور بت ده تاثيره متعارض بتلقى مبادئ حقوق وحريات والقى ديمقراطيه والقى المواطنه والقى لك تشتي ترك بله مترسي كاني تشين ديجير كرني اما ديا مترسي لتسري وكو دبينن والله ما ترسيت ما تزاني مشكله ما القى الدستوري ام بو في ابا ماده ششيم دي جنو قال الدستوري انه ابو ماده يانز دي ابراسي اسوكي قنبله كموقوت دبينم قنبلة مهددة في كل لحظة بفقط مستقبلا بدليل وقت تدي بيجت مصدرك أساسي بو تشريعها تدي بيجت بيت قانونك ندر بيخي دجي ثوابت الإسلامي ثوابت الإسلامي أقرن بين قرآن بيروس ثوابت الإسلامي شنابت قوانين وضعي دجبن يا دوي سنة بيغمبري خديج الرازي أو شيء ثوابتها وقت الثوابت وبيه ثوابتها شو ما شاء الله عندي هنتوا بلافوي وهنتوا فرابوي امام علي قلتي بو قراني وقت او خلافات شيء بويني بكاوي جماعه معاويه قلتي قران وولتي جماعه الخوارج شباب شلون خرجوا عن شيعه الامام قلتي اصبح القران مالة اوجه هريك بخو تفسيرته ما داعشي وتفسيرته ما داعش هكذا بيجي حقيقتها اسلامي امن بس الاسلام منهم برا الاسلام ديما مثلا دي ورا برني بدها تيارات فكريه اري هكا قران يا وحموايا سنه يا وحموايا اف خلافات شنا بما يعني بتشتكي الدرب خلينا نكون محمود تيدت باراسي من ذيك قبل الاسلامات اذا هكا يدرسها اگر وقناعت بها وفعلا ام ما في مو ازاديان مو وكو كمينه ام تيدت باراسي من ابا عسل ما بيتر اما دي ترسل سكنينه كان 1400 ساله تيبر بو ما استقرار تنايمت في خيفتي اسلامي ده نديتيا بوهي ام عقليته ويا ما نديتيا انا زور باشا تقرم ولات بس بيلاس قبل بجاوبك من قلت تام بيجن سر كابوتشي دستور وما ترسيا اگر دستور مدني بيت دين حمو وكيك وعلى اساس المواطنه وعلى اساس الديمقراطيه مواطنه او خلقنا ناس كرين تشي ملتي تشي ديني تشي قومياتي تشي سلطتها تشي مالها وفردك شكو بلقاي حقوقهن واجباتهن ماكو حرب مواطنه هذا اساس المواطنه هذا دستور صحيح زور تقرم ولات دكتور كاو زنابشتان بخير بين لو ايوا ام جنابتان هم دكتوراكتان لسر عيني اسلام هم كوزيغري سكرتيري كوميتين عندي حزب الشيوعي كردستان ما تسي ايوا تشيا لم بابتو هميشه
ئێمەگە سیر بکەین یانە چەپەکان و مەدەنیەکان تێبینیان لەسەر ئەم بابەتەوە بنەمای ئەم تێبینیانە و ئەم باب لە ناڕەزایەتیانە لە بوونی ئاینی ئیسلام بەسەر چاوی سەرشی یاسادانان لە شێوەیە بڵێ لە ڕاستیە من تاکی دەکەم سەر لایەنێکی معریفی لە قسەکانمان کە پەیوەندی بەم مادەیەوە هەیە لایەنە معریفەکەوەیە هێشتنەوەی ئەم مادەیە بەو شێوەیە کە هاتوو بوو جاران و ئاماژەکردن بۆەوەی کە ئەمە مەزدرێکی سەرەکیە و نابێ هیچ حکمێک دەربچێ ناکۆک بێ لەگەر سەوابەتی ئەحکامی ئیسلام ئەمە پێم وایە لە ناحەیە معریفی گەڕانەوەیە بۆ دۆزینەوەی مەشروعیەتی دەسەڵات لە چوارچێوەی خیتابی دینی و ئەمە وامادەیەکە کە بە بەردەوامی ئەوەی وەختی خۆی ڕوویداوە کە هەموو لایەنەکان بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنەوە لە مێژووی ڕابردووی خلافەتی ئیسلامیەکانە لە ناوچەکەدا کە یەکتریان قەدەغە کردووە و ماوەیان نەداوێ بە یەکتری پەنایان بردۆتە بەر خیتابی دینی بە ئەمە خیتابە دینیە ئامرازێک بووە بۆ قەماکردنی بەرامبەر قەماکردنی بەرامبەریش ئەگاتە هۆی کە ئیلغاکردن نهێشتن پراوێز خستن و تەناوەت قەدەغەکردی هەموو دەنجێک جگەلەوە ئەم دقە ئەگەر تەماشا بکەین دەقێکە تەنها لە دەستوری عێراقدا هاتووە بەو شێوەیە کە هاتووە کە لە مادەی ڕابردوو شەشی پرۆژەی دەستورە هاتووە مادەکە خۆی ناکۆکە و لە بنەمایە لە ئەنجامی سازشکاریەک ڕوویدا کە لە کاتی نووسینەوەی دەستوری عێراق ئەو سازشکاریەی کە لە ئاکامی دەستوری عێراقا ڕوویدا لە هەردوو مەرجێکە کە وەزعی تەرتاسەری عێراق بریتی بوو لە هەژمونی تەیاری دینی شیعی لەلایەک و تەیاری دینی سونی لەلایەک و هێزە دیموکراتیەکان لە سەرانسەری عێراقدا لاواز بوون و هێزە کوردەکان نوێنەری هێزە دیموکراتیەکان بوون پێم وایە حاڵەتێکی وا هاتە پێشەوە ئەو حاڵەتێک کە لەوێ هاتە پێشەوە ئەو سازشکارە نابەجێ لە ناحەی معریفی هاتە پێشەوە ناتوانین لێرە دووبارە بێتەوە چونکە ئێرە وەزعەکە جیایە و یاساکان جیایە و مەفهومی حکومڕانی نێوان ئێمە و نێوان بەغادوو مەفهومی جیاوازە لە حکومڕانی سەرڕای ئەوەی کە ئەگەر بچین ناو خودی مادەکانەوە سەرەکەی مادەکان خۆی ناکۆکە لەگە یەکتری یەکەمین باسی سەوابەتی ئەحکامەکە من لەمێ بگەڕێم بۆ هەموو سەوابەتی ئەحکامی شەریعە طبعا کە باسی شریعەت بکەی شەریعە هەر فقه نییە ئەگەر فقهیش پەیوەندی بەوە هەبێت تەنزیمکردنی کار و کردەوەی ئەوەی کە مکەلەفە کە پەیوەندی بە عیبادات و پەیوەندی بە معاملاتەوە هەیە بەڵام دانێکی تر هەیە لە شریعەت کە پەیوەندی بە عەقیدەوە هەیە پەیوەندی بە قیمی ئەخلاقیەوە هەیە تێکڕای ئەمانە جێ نابێتەوە دەستور و تەنانەت مەسەلەی عیباداتیش جێ نابێتەوە دەستور واتە ئێمە مامەڵە لەگەر کۆمەڵێک ئاەت دەکەین کە پێڵێن ئاەتی ئەحکام کە مەجموعی هەمووی کۆکێتەوە لە سەرچاوی سەرەکی شریعەتی ئیسلام کە قورئانە بریتیە لە کەمتر لە 300 ئاەت لە کاتێکا 6,000 ئاەتی قورئانی پیرۆزدا هەیە لێرەدا ناتوانین ئێمە لە هەلومەرجێکی ئەمڕۆدا بگەڕێنەوە بۆ تەفسیرکردنی ئەو 300 ئاەتە و تەنانەت ئەوانەی لە بەواری فقهاکانیان کورد لە ڕابردوو پەنایان بردووەتە بەر تەفسیرکردن و کاتێ تەفسیرکردن عیلاجی نهێناوە پەنایان بردووەتە بەر حاڵەتێک پێڵێن تەویلکردن واتە لە معنایەکە چوونە معنایشتر لەبەرەوە ئەوەی پێ بڵێن کە ئەمە سەوابەتی ئەحکامە لەو بوارە شتێکە نایەتە دی و لە قورئانی پیرۆزدا بگەڕێی بۆ کەلیمەی سەوابەتی ئەحکام و هەروە لە فەرمودەکانی شکە دوای زیاتر لە 100 ساڵ لە 150 ساڵ دوای وفاتی پێغەمبەر کە نووسراوەتەوە کە هەمووی بە شیفا بە وتنەوە کۆکراوەتەوە و ناکۆکشی چیە لەو مەجالە و لەوەشتەوە علمی تەجریحی حەدیث دروست بووە سێرەکەین ئەمە ناگونجێ کە ئێمە پەنا بینە بەر میکانزمێک ئالەتێک یان بگەڕێن بۆ کتێبەکانی فقه بۆی بگەڕێن بە دوای سەوابەتی ئەحکام فقهاکان بۆ ئەمە گەڕاونە بۆ مەقاصدی کوردی لێرەدا حتا فقهاکان باسی سەوابەتی ئەحکامی ئیسلام ناکەن باسی مەقاصدی کوردی شریعەتەکەن چەند مەبدایەکی گشتیە ئەو مەقاصدە کوردیە کە هەموو تەلەبەکانی ئەوانەی لە بواری فقهی شریعەتدا خوێنن تایەتی بەڵام ئایا ئێمە ئەتوانین کە دەوڵەتێک لەم سەردەمە دروست بێ بە هەمان عەقڵیەتی ڕابردوو بە هەمان بیئەی ڕابردوو دروست بێ پێم وایە ئەمە ناکۆکە بۆ چونکە بیئەکان جیاوازی هەیە ئەو بیئەیە کە فقی تا دروست بووە
بێەیەکی ئەو بیە بەشەریە ئەو ناکۆچیانە جیاوازە لەگەڵ ناکۆچی ئێستا چونکە مەشاکلی جاران جیاوازە لەگەڵ مەشاکلی ئێستا و هەروەها ئەو منهەجەی کە بەکاردێ ئەمڕۆ بۆ چارەسەرکردنی مەشاکلی ئێستا ناکۆکە لەگەڵ منهەجەکەی جارانە جگەرەوە مادەی ئەوەی کە باسکردنی سەوابت ناکۆکە لەگەڵ مادەی مبادی دیموکراتیەتەوەوانە ئایا مبادی دیموکراتیەت چییە؟ دەبەرەوە هەم سەوابەتی ئەحکامی ئیسلام هەر ئەوەی کە پێ ئەڵێن مەبادی دیموکراتیەت ئەمە ئەوەی کە برادر باسی کرد حمایەت ئەوجوهە بە شێوازی جۆراتوە لێکەدرێتەوە ئەم لێکدانەوە واوا لێکە سبەی ڕۆژنی ئێمە دەوڵات دیان پەرلەمان نەتوانێت قەرار دەرکە مەجلیسێکی سنیانەوانە بەوەکوی ئێران هەچی قەرارە دەرچێ ئەبێ بچێ بۆ ئەو مەجلیسە فتوای بۆ دەرکە و هەروەها ئەگەر باسی فتواش بکەین فتواش ملزەم نییە ئێستا لە هەردوو بەرجی ئەمڕۆیە فتواشە بێ لەگەر شتێک بێ کا تازە بێ و ئەگەر دەوڵەتێک فتوای بیبا بەڕێوە وەکو دەوڵەتی عێراقی دەدێ ئەو دەوڵەتە نامێنێتەوە بەتایبەتی دەوترێت لە محکەمەی دەستوری ئەمە دەبێ بە پێی ئەم محکەمەی دەستوری خەڵکە ئەم خەڵکە خۆی بڕیار بەخۆیەدا ئەبێتە نوێنەری خوددا خۆی تەفسیری ئەحکامەکانەکە خۆی پێی وایە ئەمە سەوابیتە ئەوە سەوابێت نییە لەبەرەوە بە ئارەزوی خۆی پێ وایە ئەمە سەوابیتە ئەوە سەوابێت نییە کاک دانا چەند تێگەیشتێک هەیە لەم بارەیەوە یەکێ لەو مەترسیانی لە جێگیرکردنی ئەو مادەیە کە ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی داوای دەکەن و پێم وایە برادرانی یەکگرتووی ئیسلامیش ئەوەی بیندرا لەسەر مەسلەی کاک حاکم وتی کە یەکێ لە مەترسیەکانی جێگیرکردنی ئەو مادەیە لەسەر مافی پێکاتەکان و ئەوانەی کە دەروەی ئیسلامن و ئەم تێگەیشتیانەی دکتۆر دای لەسەر مەشروعیەتی دەسەڵات مەسلەی ئەو ئشکالیەتی بۆ سەر مافەکانی مرۆڤ لە کاتێک ئێوە خۆتان باز لە دیموکراسیەکان لەو سەردەمی ئێوە خۆتان ئۆپۆزیسیۆن و قسەتان لەسەر کێشەکانی خەڵک و گەڕانەوە بۆ خەڵکەکەن بۆچی ئێوە بوونەتە سەرڕەمیدا چەسپاندنی ئەم مادەیە؟ بەڵێ من دەمویست لێرە دەرفەتێکی زیاتر بە من بی بێگومان دۆخەکە واشی کار بکەین کە هەموو نەکەوینە بەرەی ئەو ڕەوتەوە کە وایەتەوە ئێمە پێگەی ئاین لاواز بکەین ئێمە زۆر بە ئارام ئەم ڕایانە بۆ لاوازکردنی پێگەیانە من وای دەبینەوە چونکە تەنیا خۆم دەبینەوە لێرە کە داکۆشیەکەم لە پرسێکی وا بە شێوەیەکی زۆر ئارام من لێرە دەمێت ئەو ڕاستیە دووپات بکەمەوە کە ئێمە چەند ڕەکیزەیەکی سەرەکیە جارێ بزانی یەکەم ئێمە باسی ناونانی ئاینی زۆری ناکەین ئێمە لە هەرێمی کوردستان دووپات یەکەمەوە ئەمە داخوازیەکی حیزبی نییە ئەمە داخوازیەک نییە کۆمەڵ یەکگرتو تەبەنی بکایان لایەنێکی تر بەو شێوە کۆمەڵ و یەکگرتوش تەبەنی نەکە خزمەتەکەم ئەگەر کۆمەڵ و یەکگرتوش تەبەنی نەکەن خۆم پرسە مەسەلەن هەر پرسێکی جەماوەریە لایەنێکی تری بۆ تۆوە زانیە و کەسانی کە پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلامی و پێکیان لەسەر دەقێکی واکەوتووە من دووپاتێکەمەوە پابندی ئێمە و مانان و میلەتی مسلمانی ئێمە زۆر لە پێشبوونی دەستور و دەقێکی واشەوە بۆ حەز دەکەمەوە ڕاستێ بزانی کە پابندی خەڵک نەوەستاوە سەر دەقێک ئاماژەی تیاابێ نەک کەواتە ئەی بۆ ینی مەبەستم ئەم دەقە نەبێ با پرسیارەکە بە زۆریشتر بکەم ئەگە ئەم دەقە نەبێ ینی دەقێک نەبێت وەکو ئەوەی تونس بێ کە ئێستاە نەڵێ ئاینی ئیسلام سەرچاوی یاسادانانە هیچ یاسایەک دەنەچی دژی حکومە نەگۆڕەکانە ئەمە چ ڕێگایەک دەگری ئەگە ئەمە نەبێ خەڵک عیبادات و مافی ئاینی خۆی هەرمو مارەسەمان نییە باوە کۆی تونس بێ من دەسوورەکەی تونسم لەبەردەسە هێمای بۆ ئاینی ڕسمی دەوڵەت کردووە ئێمە هەرێمی کوردستان خاوەنی سیادەین بەڵام ئەوامی سیادەمان نییە و کۆی دەوڵەت ممارەسە بکەین ئێمە هێشتاشی لەگەڵ بێ دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 کە دەنگی پێدراوە لایەنە سیاسیە باڵاکانی هەرێمی کوردستان ئێمزایان بۆ کۆ کردوێتەوە لە مادە دوو ئاماژەی بۆ کردووە هەر لە مەبادی گشتی دەستورەکە ئەوەی بڕانۆتەوە کە ناکرێت دەقێک یاسایەک لە هەرێمەکان دەربچوێنرێ پێچەوانەی دەقا بنەڕەتەکانی ئەم دەستورە بێکەواتە ئێمە لەو لایەنە و مولزەمین بەوەی کەمتر لەوەی لە ناو دەستوری عێراق هەیە پێوەی ناکرێ بینوسینەوە لە ناو دەستوری هەمیشەی کوردستان بۆچی ئێوە لێرە دەوڵەتی عێراق وەکو پێشڕەوایەتی خۆتان دێننەوە ینی بۆچی ئێمە تەجروبەی عێراق مۆزوعێکی قانونیە گەلێک یعنی تەجروبەیەکی سەرکەوتووە ئەگەر وا بێ سنووری هەرێمی کوردستانیش کە دیاری دەکەن ئێوە ئەمەش ئەگەر وا بدی بگەڕنەوە بۆ عێراق ئێمە ئەو پرسانەمان بڕانۆتەوە برای بەڕێزمێنی ئەوە ئێوە خەمی ئەوەتان ئیلزام بە دەستوری عێراقەوە بکەن ئەگەر وا بێ بۆ دیاریکردنی سنووری هەرێمی کوردستان و کەرکووچیش دەبی پرس ڕاوەستن لەسەر ئۆکەی بەغا نەخێر قوربان من ئەوەم وت کە ئێمە لە ڕووی یاساییەوە ئەگەر شیکارێ بۆ دەستەواژەی نووسینەوەی پێگەی ئاین بکەین
وەکو تەواوی ئەو التیزامانانی کە لە ناو دەستوری هەمیشەی عێراقەیە ئێمە ناتوانین تەجاوزی بکەین ناکرێت لەوێ کەمتر بنووسین چونکە لەوێ هێمای بۆ ئاینی فەرمی دەوڵەتێک کردو بە ناوی عێراق کە ئێمە باوەڕمان وایە شتێک نییە بە ناوی عێراقەوە ئەمە سنوورێکە فەرز کراوە لەسەر ئێمە ئاخر وایە خۆ ئێستا ئیمزای لەسەر کراوە کوردیش بەشێکە لەوەی لە ئیمزاکارانی ئەو دەستورە هەتا ئێستا لە چوارچەوە سیاسیەکە ئێمە سەر بە عێراقین باس ئێمە سنوورمان بڕاندوێتەوە پرسێکە دوای دێمە سەری ئەوە زۆر لەوە زیاترە کە ئێمە لە دەستوری هەمیشەی عێراق ئاماژەمان پێکردو باوەڕمانەیە کوردستان ئەم چوار پارێزگایە نەخێر ئەم چوار پارێزگایە بە تەواوی ناوچەکانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە جەستەی خۆشەویستی کوردستان پێش ساڵی 1960 کۆمەڵێک تێبینیک درا لەسەر مەترسیەکانی جێگیرکردنی ئەم مادەیە وەڵامت چییە بۆ ئەوەی کاک من دەرفەتم بە وەڵامەکان ڕیز بکەم بە شێوەیەکی ڕێزبند باوەڕم وایە ئێمە بەڕێزان لە ساڵی 2015 دەستورە نووسینەوە بۆ هەرێمی کوردستان ئێمە لەوە تێدەگەین لە هەرێمی کوردستان فرەئاین هەیە فرە پێکاتین دابەش بووین لە ڕووی سیاسیەوە بۆ کۆمەڵێک ڕەوتی جیاواز ئەوانە هەمووی دەخوێنینەوە ئەو دەقەی لەنا ئەوەی کە ئێمە پێشنیارمان کردووە کە لەگەڵ هاوڕێکانم لە لیژنەی نووسینەوەی دەستوری کوردستان و ئامادەکردنی بۆ ڕاپرسی ئەوە نییە کە دەقێکی ئیجابی بێ واتە ئێمە ئاماژەمان بەوە نەکردووە کە پێم وایە ئەو مەخاوفانەی بە ڕێزان ئاماژیان پێکرد بەشێکی ئەگەر ئەو کە بخوێنەوە زۆر وردبینی پتیان نەکراوە ئەویش دقەکە کاتێ وردبینیە ئێمە ئەگەر دقەکە ئیجابی بواە بمانوتایە تەواوی تەشریع و یاسا لە هەرێمی کوردستان دەرچێ بە پێی یاسا و شریعەتی ئیسلام بێ ئەمە دەبۆ مەترسی بۆ سەر هاوڕێیەکم لە یەزیدیەکان نابی دەرچی دژی بنەمانە گۆڕەکانی ئیسلام بێ ئەمە هەمان ئەم تێگەیشتنی نەخێر ئەوە زۆر پێچەوانەیە ئەوە دقێکی سەلبیە بنەمانە گۆڕەکانی ئیسلام چین بنەمانە گۆڕەکانی هەبوو لەسەر زۆر ئاسانە چۆن ئێستا بەیانی یەکگرتووی ئیسلامی بەرژەوەندی چیەیە یان کۆمەڵی ئیسلامی پێی وایە ئەمە بنەمانە گۆڕە ئێستام قەرزەی ئێوە لی دەرچوون لە پەرلەمان ئەو وەختە بەپی ئەم یاسایە ناڵێن لەبەرو ئێوە کەمینەن دەڵێمە دەقێکی دەستوریمانەیە بەپی ئەم دەستورە واز لە زۆرینە و کەمینەش بین دەبی پامەد بن بەم دەستورە نابێ بۆ نمونارێمی کوردستان هەرچەندە کێشەی دارایی هەیە خەڵک بێموچێ بۆ نابێ قەرز بکاتن ئێمە دەبی ئیلتزام بە بنەمانە گۆڕەکانی ئیسلام کە تۆم بی بۆ ناو جەدەلێکی یاسایی بۆ ئەگەر شیکاری ئەو پرۆژە یاسایە بۆ بکەم تۆشی لەگەڵی نابی لە ڕووی زانستیەوە من تێبینی زیایە لە ڕووی ئەم مادەیەوە ئەگەر لە ڕووی زانستیەوە خەڵک تێبینی هەیە بەڵام تێبینی ئێوە تێبینیەکی دینیانەیە بەڵێ تۆ مافی خۆتە پێوی پابند نەبی کەسێکی تری پابند پێوی وابێ ئەمە شتێکە لە یاسا پێی دەوتێت سیستمی گشتی نظامی عام ئەم نظام و ئادابی عامانە لەناو هەموو کۆمەڵگەیە کا جیاوازە ئێستا لە کۆمەڵگەی زۆرینەی مسلمانی ئێمە وایە زۆرینەیەکی نەخێر ئەوە سیستمێکەوە ئەوە ئێمە منێش باوەڕمان وایە دەسەڵات توانێت قەرز بکە بەڵام سەرچاوەکەی دیار نییە ئەو پرۆژە ئەو پارێکەی هێنن بۆچی سەرف دەکەن ئیشکالی گەورە لێرێ برای بەڕێزم من حەز دەکەم تۆ نەبیتە بەرگری کار بۆ وەرگرتنی قەرز من حەز دەکەم بزانی لە هەموو قەرزی گشتی پرسیارەکە بە زۆرش مەکاکدانا من ئێستا پرسیارەکە بەو شێوەیە ئێستا مەترسیەکەیە کە ئەم مادەی شەشە چۆن ئێستا داعش دەڵێ ئەوەی من دەیکەم بە پێی یاسا و بە پێی قورئانە و من پێگرەوی شریعەتی ئیسلامەکەم یەکگرتووی ئیسلامی بە زۆریشتر مامەڵەکە کۆمەڵ مەترسیەکەوەیە یعنی بنەمانە گۆڕەکان دیار نین چی سەوابەتە و چی سەوابەت نییە یعنی دەرفەتم بە ئەمە دەیڵدرێتەوە بۆ بەرژەوەندی حزبی دەرفەتم بە ئەمە علاقەی بە ئیشکالی حزبی و دابەشبوونی حزبیۆنیە بۆ زانێ جاری ئەو مەخاوفە هیچ ڕاستەقینە نییە کە هێزگەلێکی تیرۆریست بە تەواوی مانا تیرۆریست بەکو داعش ئیسیناد ناکاتە سەر هیچ نەسێکی دەسووری من حەز دەکەم جەنابەت و هاوڕێکەکەمینەکان کردی نەخێر بە هیچ شێوە ئیسینادی کرد سەرچی بە دەقی فڵانی لە مادەی دەسووری عێراق بڕگەی ئەونا خۆی شەرعێتێکی هەبوو هێزێک کەوچەکی پێ و تۆ ئەکوژێ و من ئەکوژێ و ئەوی تر بەو شێوە زەمان چییە ئەو لە چیان دۆزیەوە ئوستاز نەخێر بە هیچ شێوەیەک ئەوەی داعشەی کوژێ زۆرترینی مسلمانی کوشتۆ هەتا ئەوەی کە کەمینەکانی تر پێکاتەکانی تکری کوشتۆ من حەز دەکەم ئەوە تێکەڵکردنێکی زۆر نادروستە ئەو ئیسلامیانەی کە بەدەستی یەکتر کوژراون زۆر زیاترە آخر وەڵامم پێ ئوستاز برای بەڕێزم وەڵامم پێ بۆ ئەوش کە پێ بڵێم کە بەڕاستی ئەو هێزگەلانەی کە تیرۆرەکەن ئینقلابەکەن بەسەر شەرعیەتە قلابەکەن بەسەر زۆرینا هێزیان پێ و میلیشیان هەیە ئەمانە ئیسیناد ناکەنە سەر دەقێکی دەسووری ڕێیەکی فقی من حەزەکەمەوە بزانێت کەواتە داعش ئەم مادەیە نەبێ
چیە بێ یعنی ئاینی ئیسلام لە کوردستانە دەخرێتە نەخێر بە هیچ شێوەیە یان دەتوانێت بۆ بەرژەوەندی سیاسی ئەمە بەکاری بێنێت نەخێر بە هیچ شێوە ئێمە ئەومان بڕیوەتەوە لە پێشنیاری خۆمان ئاینی پیرۆزی ئیسلام ناسنامە و شوناسی زۆرینەی هەرێمی کوردستانە دەبێت ڕێزی لێ بگیرێ و لە هەمان کەسێک ڕێزی کەسێک هەیە بتوانێت یعنی توانی بێتی باقسەکەم تاوکەم دەبێت ڕێزی لێ بگیرێ و دانی پێدەن لەگەڵیدا شوناسی ئاینە و ئاینزاکانی تری وەکو هاوڕێیانم لە یەزیدی وەکو مەسیحی تەنانەت کاکەیشمان نووسیوە کە بخۆیان معتەریزن هەروەها زەردەشتیشمان بە مێژووی 1500 ساڵی ئیسلامە کەمینەکان هەمیشە لە بەردەم هەڕەشەدا بوون. من نازانم ئەو دەسەواژە چۆن ئاوای ول لەکوێوە هێنای بەڵام ئەوان ئەگەر لە بەردەم هەڕەشە بوون ئێستا نەما بوون و لەسەر هاوکێشەوە ئێستا ئەوان 4 جار ئەفەر کراون لە مێژووی ئیسلامەوە بە خوێندنەوەیەکە بۆ ڕۆتە چەپەکان. یەک تعلیقێک بدەیوتی ئەم داوایەکی حزبی نیە مەطلبیشی جەماوەریە کەواتە ئێوە بۆ یعنی دژایەتی ئەم مادیە دەکەن ڕاستیە کە مەطلبیشی جەماوەریە. ئەوڵ کەساتوانێ بەناوی جەماڕۆ قسە بکات چونکە کەس هیچ دانەیەکی سیاسی ئەو بەندەی کە جۆرە تەوافقی لەسەر نییە نەخستۆتە بەردەمی جەماوەرەوە بۆ نمونەگە بەندێک لە بەندەکانی دەستور جیاوازی لەسەر بێ تەوافقی سیاسی لەسەر نەکرێ ئەبێ بخرێتە بەردەم جەماوەری گەرەکەەوە کە گەر بڕیا بدا لە ئیفسیدای شعبی خەڵەکەمی موسڵمان ئەمەیەک فەرقەیە کاکە فەرقی ئەمەی ئێمە فەرقەیە لە بینی موسڵمانەتی خەڵک لەناو یارمەتیە بێ فەرقەیە لە نێوان موسڵمانەتی خەڵک لەناو مجتەمەع منیش موسڵمانم فەرقەیە باوکو موسڵمانە نوێژ دەکا دایکم موسڵمانە نوێژ دەکا بەڵام دەنگەدا بۆ هێزە دیموکراتیەکان دەنگ نادە بۆ هێزی ئیسلامی فەرقەیە لە بینی ئیسلامی سیاسی فەرقەیە لە نێوان ئیسلامی سیاسی کە ئێوە دەوڵەتی دینی دروستکە کە هەوڵەدا لە دەستورەوە بگرە لە چوارچەوەی ناونیشانێک کە ناوی ئەنێن بە ئیسلامکردنی دەوڵەت یعنی ئەسلەمەتی دەوڵەت ئەمە هەوڵێکە هەوڵی ئیسلامە سیاسەکان ئەگە یامەتی من ئەمەوێ ئیشارەت بە حاڵەتێکی تۆ گرنگ بکەم ئەوڵەن مەفهومی مواتەنە چێ لای ئێمە ئایا ئەمانەوێ کاکەم باسی ئەوەی کرد کە دەستورێکمان نەوێت لەسەر بنەمای مواتەنە هاوڵاتی بوون هاوڵاتی بوون ئەگەر بگەڕێتەوە بۆ هەموو بنەما سیاسیەکان هاوڵاتی بوون باسی فەردەکە هاوڵاتی بوون پەیوەندی نییە بە ئاینی ئەو تاکن کەسەوە کە ئێمە باسی هاوڵاتی بوون نەکەین جیاوازی ناکەن لە بینی هاوڵاتی بوونێکی کورد تورکمان مسلمان شیعە سونە ئێمە باسی هاوڵاتی بوون نەکەین لەبەرەوە کە باسی هاوڵاتی بوون نەکەین ناگونجێ کە ئێمە باسی بەزدەریش سەرەکی بکەین ئەگەر بمێنێ ئەوانی ڕۆژەکەتەوە یارمەتیە بێ هاوڵاتی بوون زۆربە نییە لەمەدا ئەوە ڕاست نییە بڵێ ئەمە دینی زۆربەیە چونکە ئێمە باسی هاوڵاتی بوون نەکەین لە هاوڵاتی بوونە زۆر بۆ کەمایەتی نییە هەمووی هاوڵاتی بوونە لەبەرەوە ئەمە نییە ئێمە زۆربین باقەکەی هین بێ ئەمە هەمان عقلێتی ئێمە حکومڕانی داری ئیسلامە باقەکەی ئالی زمەیە ئەمە نابێت ناگونجێ ئالی زمە مستەواکەی کەمترە بوونی ئالی زمە و غەری ئالی زمە معنایەوە چەمکی هاوڵاتی بوون نامێنێ ئەمە ئەساسی ئەساسی هاوڵاتی بوون چێستان خان دوا بەشداری لەم بەرنمەیە بۆ جەنابتان جێدەیەلم تێگەیشتنی ئێوە چییە لەبارەی ئەو تەبریرانەی کە کاکدانا دێنێتەوە بۆ دووبارە جێگیرکردنەوە و کۆپی پێسکردنی ئەزمموی عێراق لە دەستورە بۆ هەرێمی کوردستانە ئێوە بە تایبەتی ئەو ڕەچەتەی دەبیندرێ هەر هێزێکی سیاسی و ئەوی ئێستایان دێزادەوترێ بە عقلەتێکی پیاوانە ڕەچەتەیەک و داواکاریەکی هەیە ژنان لە هەرێمی کوردستانە چ داواکارییان لەم بارەوەیە کە ساڵانێکە ئێوە خەریکی ناڕازایی و قسەکردن لەسەر دۆخی ژنان بەڵێ دیارە لەسەر ئەو مەسەلێ پرسەی کە گوایە ئێمە ناتوانین دەقێک لە ڕەشنووسی دەستوری هەرێما جێگیر بکەین کە دژ و پێچەوانە بێت لەگەڵ دەستوری عێراقا من ئەمە ڕەتەکەمەوە لەبەرەوەی ئێمە تا ئێستا ئەو مادانەی نووسیومانە بە شێوازێک نووسیومانە کە خۆمان پچڕاندووە لە دەستوری عێراقی مەسەلەی سنوور مەسەلەی تایبەتمەندێتی بە ناوچەدا بڕێنراوەکان مەسەلەی زمان مەسەلەی هاوڕانم مایکی کاک حاکم شکالی ئەگەر چای بکەن بڵێ هەموو ئەمانە بە شێوازێک نووسیومانە کە جیاوازە لە دەستوری عێراق بۆیە هیچ تعارضێ ناکا لەگەڵ دەستوری عێراقا ئەگەر ئێمە
نەست دەقێکی کە جیاواز لە دەقەکەی عێراق بنووسین. من تەئکید دەکەمەوە بۆ ئەبێت بەنزیکی 11 دەوڵەتی عەرەبی ئیسلامی نەڵێت هەر باسی ئاین نەکات لە دەستورەکەیە، بەشێکی زۆریان نەیکەنە سەرچاوەی یاسادانان. بۆ ئەبێ ئێمە لێرە دەقێک بنووسین وەگەوەی ئەمە مەطلبێکی حزبیە یان داواکاریەکی خەڵکە لەم داواکاری ئیسلامیەکان دەکەن مەبەستی سیاسی خۆیانێ یاندانەیە خزمەت بە خەڵک بکەن. من پێم وایە ئەوە داواکاری یەکگرتوو کۆمەڵی ئیسلامیە ڕەنگە بزوتنەوە شەمان داواکاریان بە تونتری هەبێت. چێستان خان ئێستا لە کوردستانە واقعی کوردستان جیاوازە لە واقعی عێراق ئەوەی باڵادەستە هێزە مەدەنی و هەندێک زار پێتان دەوترێ بە ناو سکۆلارەکانن بۆی هەندێک مامەڵەتان ڕێککەوتنێکێ لە مابینی پارتی وێچێتی گۆڕان بۆی چ بەدیلێکیان هەبێ لەسەر ئەم بابەتە یان بە جۆرێکی تر. بەداخەوە نەخە تا سا ڕێککەوتنێک نییە لە بینی ئێمە وەکو یەکێتی وەکو گۆڕان و یەکێتی و پارتی دەقێکی خۆی هەیە. ئێمە هێشتا لە مناقەشەیین. من بۆ خۆم ئەو دقە پشتیوانیەکەم و هەڵەبژێرم کە زۆربەی ژنان چ لە هەرێمی کوردستان چ لە دەرەوەی هەرێم پشگیری لێەکەن. ئەمە چییە بە دیاریکراوی چییە ژنانش داوای دەوڵەتێکی سکۆلارەکەن ئێوە لە دەستورە؟ بەڵێ بە دڵنیاییەوە داواکەین کە ئاین هیچ پەیوەندی یاساکانەوە نەبێت، ئاین ڕێزی لێ بگیرێت و ئاین نەبەستێتەوە بە یاساکان. ئەوە وەکو دکتۆر کاوە شەرحی کرد دوجار مەسلەی بەستنەوەی ئاین بە یاسادانانەوە نەسەکانی ئەحکام و سەوابتی شەریعە ئیسلامی بە یاساکان کێشەمامەوە دروستەکان. چێستان خان ئەم ڕای جەنابەت ئێستا باسیەکەی چێستان خان ئەم ڕای جەنابەت باسیەکەی هەندێک جار لە ئیسلامیەکان بەشێک لە مەلا بانکخوازی ئیسلامی دەڵێن ئەم هێز و ڕەوتانە دژی ئیسلامین ئێمە نوێنەرایەتی ئیسلامەکەن. ئێوە وەکو بستنەوەی گۆڕان کە داوای دەوڵەتێکی سکۆلارەکەن داوای جیاکردنەوەی دین لە دەوڵەت دەکەن ئەمە بە مانای دژایەتیکردنی ئاینە؟ ببوورە من ئەمە ڕێی خۆمە. من تا ئێستا ئێمە ڕێیەکی ڕەمان لە بزوتنەوەی گۆڕان وەرنەگرتووە چکە تا ئێستا بزوتنەوەی گۆڕان بۆ هیچ مادەیەک بۆ هیچ بڕگەیەک تەدەخلی ئیشی ئەمەی نەکردو. من ئەمە ڕێی خۆمە. ئەم ڕایە هەندێک جار دەوترێت دژی ئاینە. نەخێر بە پێچەوانەوە وەکو ئێمە هەمومان زۆر بەمان لێرە موسڵمانین. من بۆ خۆم ئیماندارم و کەسوکارم هەموو موسڵمانن، بەڵام هەمومان دژی ئەوەین کە ئاین ببەستێتەوە بە یاسادانانەوە. ئەمە هیچ پەیوەندی بە جیاتی و ئاینەوە نییە. من پێداگری لەسەر ئەوە ئەەکەم کە لە دەقەکە بنووسێ ئاینی ئیسلام ئاینی کوردستانە و ئەبێ ڕێزی لێ بگیرێت کەواتە من نەدژی ئاینی ئیسلامم وەنە دژی لەگەڵ ئەوەیان ڕێزی لێ نەگیرێ و دڵنیان هەموو ئەوانش کەوەکو من بیرەکەنەوە وا بیرەکەنەوە ئەو کەسانەی کە لە هەرچەندە کاک حاکم لێرەیە دەگەڕێمەوە لای ئەو نەسەی کە برادرانی پارتی تەرحیان کردووە چییە و ئێوە چۆن سەری ئەم بابەتە دەکەن؟ یعنی مەبەستنەوەیە کە حاڵەتێک دەبیندرێت شوێستان خە لە وڵاتانی پێشکەوتوو هێزە مەدەنیەکان کاتی هێزێک ئەگەر لە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیش بیارچەنە ئێستامی لە دەسەڵاتە هێزێک دەبینی کە هێزێکی بەرامبەر شتێ تەرحەکە لە خزمەتی فکری ئەودایە لە بەرنمەکەی ئەودایە تەیدی دەکا بەڵام دەوتری لە کوردستانە بە جۆرێک ململانەی تەسشی حزبایەتی هەیە ئەگەر شتێک پارتی تەرحی بکە لە خزمەتی بەرنمەکەی ئێوە و دیدگای ئێوەش بێ بۆ من ئێوە پاڵپشتی ناکەن یان بە پێچوانەکەی پارتیش هەروە ئەمە نابیندرێ لەم دۆخی کوردستانە؟ ئێستا ئەمە قسەی لەسەرەکەین لەسەر ئەم مادەیە دیارە پارتی لە کاتی لیژنە هەشکەسیەکە دەقێکیان نووسیوە دواتر دکتۆرە ڤالە دەقێکی جیاوازی نووسیوە کە ئێستا پارتی خوان زۆربیان بەرگری لەو دەقەکەن کە دکتۆرە ڤالە نووسیوێتی دەقەکە ئەو بەو شێوەیە کە ئاینی ئیسلام ئاینی زۆرینەیە و بێ ڕێزی لێ بگیرێ ڕێز لە ئاینی پێکاتەکانی کەش بگیرێ و ئازاد بن لە سروتە ئاینیەکانیان شریعەت وەک تاکە سەرچاوە لابردراوە چەند بڕگەیەکی کە زیاکراوە بۆ نمونە پێویستە ڕێز لە شوێنی ئاینیەکان وەکو مزگەوت و کەنیسە و ئەوانە بگیرێ و نابێ لەو شوێنانە بەکار بهێنرێ بۆ کاری حیزبی و سیاسی و بڕگەیەکی کەش نووسراوە کە نابێت مەسەلە
ئاینیەکان ببێتە هۆی کۆچی کۆمەڵایەتی لە نێوان پێکاتەکانی خەڵکی کوردستانە. من بۆ خۆم پشگیری ئەو دەقەژەکەم چونکە نزیکە لەو دەقەوە کە ژنا نردویانە بۆ لیژنەکەمان هەمان دەقە بەس ئەو چەند بڕگەیەکی کەی بۆ زیاد کردووە. بۆیە لێرە مەسلەی حیزبایەتی زۆر بڵێ زۆر تۆخ نەبووتەوە نەکە لە مادێ لە مادەکانی کەش لەبەر ئەوەی کە ئەبێ بسازین لەسەر مەسەلەکان لە هەنێک دەستەواژە لایەنەکان تەنازل لە هەنێ دەستەواژەکەن دەستەواژەی تازە زیاکەن بۆیە ناتوانین بە تەواوەتی پێداگری لە دەقێ بکەین کە تایبەتە بە بزوتنەوەی گۆڕان ئەمە بۆ هەموو لایەنەکانی کە ژوایە کە دوجار ئەبێ هەمومان ڕێبکەوین لەسەر دەقێت تەسبیتی کەین لە دەستورەکەیە ئەگەر نا دەستورەکە تەعتیل لەبێت نانووسرێت. بەڕێز شێستا محەممەد ئەندامی لێژنەی ئامادەکردنی دەستور لە فراکسیۆنی گۆڕان سوپاس بۆ بەشەی کە لەگەڵمان بووی کاتت دیارە سەرقاڵیکاری تری ناتوانانی لە بەشی دووەمی بەرنامەکە لەگەڵمان بی بینەران بەم جۆرە دەمەکۆتێنان با بەشی یەکەمی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا لەگەڵ هەلی یەکلا بەڕێزان حاکم نەمر کە چۆ ئەندامی لێژنەی ئامادەکردنی دەستور و هەروەها دانادارە حوسێن ئەندامی لێژنەی ئامادەکردنی دەستور لە فراکسیۆنی کۆمەڵ کاک حاکم نەمر لە فراکسیۆنی پارتی و هەروەها دکتۆر کاوە جێگری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شوعی شێستا محەممەد وەک ئاماژەم پێکرد لە فراکسیۆنی گۆڕان دکتۆر شێرکۆ کرمانز نووسەر و مامۆستای زانکۆی ئۆتۆرە لە وڵاتی مالیزیا لەگەڵمان من لە بەشی دووەمی ئەو بەرنمەیە ئێمە لە بەشی دووەم گفتوگۆی زیاتر لەبارەی دەوڵەتی مەدەنی و دەوڵەتی نامەدەنی چییە جێگرەوەی لایەنە سکۆلار و مەدەرەکان چییە بۆ ئەو تەرحەی کە ئیسلامیەکان دانەوێ هەرچەندە کاکدانە پێی وایە مەتەنیا داوایەکی حزبی نیە دانەوێت شریعەتی ئیسلام سەرچاوی سەرەکی یاسادانان بێ لە بەشی دووەم گفتوگۆی زیاتر لەبارەی ئەوە دەکەین کە لە کاتێکە ئەگەر لە دەستوری هەرێمی کوردستانە شریعەتی ئاینی ئیسلام سەرچاوی سەرەکی یاسادانان نەبێ هیچ زەرەرێک بە هاوڵاتیەکی سادە بە مسلمانێکی ملی دەکەوێت کە ممارەسەی ئاینی خۆی نەکا یان ڕێگری لەوە دەکا کە ئاین بۆ مەسلەی سیاسی بۆ بەرژەوەندی سیاسی بەکارنێندرێن وهروە گفتوگۆ لەبارەوە دەکەین ئایا ئەم داواکاری سکۆلیارەکان بە جۆرێکی تر نابێتە هەڕەشەیە کە داوای لابردنی ئاینی ئیسلام وەکو سەرچاوی سەرەکی لە دەستوری کوردستان دەکەن لەسەر ماف و ممارەسەی ئاینی گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە لە بەشی دووەمی بەرنامەی ئەڤڕۆ دەکەین بەم جۆرە دەمەکۆتێنان بە بەشی یەکەم تا بەشی دووەم پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.